کەرکووک دوای 18 ساڵ لە قۆناغێکی سەختدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای ئەنجامدا. ئێستاش ئەنجامی هەڵبژاردنەکە و دابەشکردنی پۆستەکان هێندەی ئەنجامدانی هەڵبژاردنەکە سەخت بوون. هاوکێشەکە چۆنە؟ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 16 کورسی پێک دێت، کورد 7 کورسی، عەرەب 6 کورسی، تورکمان 2 کورسی، کۆتای مەسیحی 1 کورسی. زۆرینە 9 کورسیە بۆ هەڵبژاردننی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن، بەڵام هیچ لایەن و پێکاتەیەک بە تەنها ئەو ژمارەی نییە، کەواتە هاوکێشەکە بەبێ ڕێکەوتن شیتەڵ ناکرێت. یەکێتی و پارتی بە 7 کورسیەوە نوێنەرایەتی کورد دەکەن، هەرچەندە دوو حزبەکە داوای دانانی پارێزگارێکی کورد دەکەن، بەڵام لەسەر کاندیدێکی هاوباش ڕێک نەکەوتون. یەکێتی بە 5 کورسیەوە پۆستەکە بە مافی خۆی دەزانێت، بەڵام پارتی بە کاندیدی یەکێتی ڕازی نییە و دەیەوێت کەسێکی سەر بە حزبەکەی یان کەسێکی سەربەخۆ پۆستەکە وەربگرێت. پێکاتەی عەرەبیش داوای پۆستەکە دەکەن و تاکە کاندیدیشان ڕاکانجبووری پارێزگاری ئێستای بە وەکالەتە کە بەلای کوردەوە بە هەموو شێوەیەک ڕەتکراوەیە، بۆیە دانوستاندنە سەرەتاییەکانیان لەگەڵ کورد بەگشتی و یەکێتی بە تایبەت تا ئێستا بێبەرهەم بوون. هەرچی تورکمانە بە 2 کورسیەوە داوای پارێزگاری کەرکووک دەکات، تەنانەت ئەگەر بە شێوەی خوڵ بێت، بۆ ئەماش پشتی بە تورکیا بەهێزە و ئەو ناکۆکیە قوڵانش دەبینێت کە لە نێوان پێکاتەی کورد و عەرەب لەلایەک و خۆدی لایەنە کوردەکانیشدایە لەلایەکی دیکەوە. پرسی کەرکووک جگەلەوەی کێشەیەکی هێزانیە لە نێوان حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق و کورددا، لە ئەمان کادا ڕەهەندێکی هەرێمی هەیە و هەموو سیناریۆکان لەسەر چارەنووسی پارێزگاکە و پۆستەکانی دەچنەوە ئەنکەرە و تاران. بەپێی یاسا دەبێت تاڵمانگێکی دیکە پۆستی پارێزگار و پۆستەکانی دیکە پڕ بکرێنەوە. لە ئەگەری شکستێنانی ئەو هەڵەشدا 3 مانگی دیکە دەرفەت دەدرێت بەلایەنەکان. دوای تەواوبوونی ئەم وادەیەش دادگای باڵای فیدراڵی عێراق دەستوەردان دەکات. لە هەندێک ئەگەردا ڕەنگە ئەنجومەنەکە و ئەنجامی هەڵبژاردنەکەش هەڵبۆشێنێتەوە.